وڵا دەڵێ من ناچم بۆ ماڵی کچەکەم، ماڵ زاواکە بێگانەیە، زاوا بێگانەیە، بۆ تۆ ژنە بە دوژمن داوە، زاواکە بێگانەیە. ئەی باشە ئەی بووکەکەت چییە؟ بووکەکەت بێگانە نییە؟ بۆ لەخوا ناترسی؟ بۆ بیرێک لە قسەکانی خۆت ناکەیتەوە هەر کوردوەتەنی بیەوەی بیکوڵێنی دەری ئەبڕیت؟ کوڕەکەت لەگەڵ بێگانەیەکە ئەژی بە حسابی قسەی تۆ کە بووکەکەتە، کچەکەش لەگەڵ بێگانەیەکە ئەژی کە زاواکەیە. فەرقی چییە؟ هەردوویانە بێگانن، بووکەکەش بێگانەیە و زاواکەش بێگانەیە. بۆ لای ئەم بێگانە ئەچی، بۆ لای ئەو بێگانە ناچی. ئەمە ئەو پەڕی نەعەدالەتی و زوڵمی تۆ ئەخایەنێت. خاڵی سێیەم عەدالەتی لە نێوان منداڵدا ئەوەندەی توانات هەیە لە مەسەلەی سەردانیکردن. منداڵێکت لە شارەکەی خۆتایە، ئێمە ناڵین وەکو منداڵێک کە 200 کیلۆمەتر لێتە دوورۆکی یەک وابێت. نە، ئەوە نا. عەدالەتی مادەم دەچی بۆ ماڵی ئەم کچەکەت، بچۆ ماڵی ئەو کچەکەی تریشت. ئافرەتی وا هەیە دەڵێ ئێمە دوو خوشکین، هەردووکمان پیاوەکانمان دەوامی هەیە، جارێ بە هەفتە نایەنەوە، بەڵام دایکم ئەچێ لای ئەو خوشکەمە خەوێ، لای من ناخەوێ. ئەمە زوڵمە، ئەمە ناعەدالەتی، ئەمە دوژمنایەتی دروست دەکات. ئەمە وای لێ ئەکات کە خوشک حەزی بە خوشک نەبێ، برا حەزی بە برا نەبێ، خوشک و برا حەزیان بە یەکتری نەبێت. زۆر جار هۆکارەکەی باوکە لە ماڵەوە کوردوەتەنی حیزبایەتی دروست دەکات، ئەمە کە ئەگری ئەوکە بەرەدا، ئەو کاتە گشتیان ڕقیان لە یەک دەبێتەوە. تەناک باوک و دایکە بڵێن بۆ نمونە حەسادەت لەوانەیە بە منداڵی خۆی نەبا، بەڵام برا بە برای دەبا، خوشک و برا بە یەکتری دەبن، ئەوە دڵنیا بەلەوە. بۆیە با ئێمە نەبینە هۆکارێک بۆ ئەوی مناڵەکانمان فێری ڕق و کینە بکەین، مناڵەکانمان فێری دژمنایەتی بکەین بەهۆی ڕەفتاری ناشرینی خۆمانەوە. سەردانی ئەم کچەت دەکەی، سەردانی ئەو کچەکەیشت بکە. لە ماڵ ئەم کوڕە دەمێنیتەوە، لە ماڵ ئەو کچەکەش بمێنەرەوە، ئەوش پێی خۆشە، دڵی خۆشە، ئەڵێ باوکم دایکم لە ماڵمان مایەوە، لایەک مەگرە ئەوکەیتر بەردەی، ئاگادار بە. بەپی توانە ئەوەندەی توانات هەیە دڵی هەمویان خۆشکە، چونکە باوک و دایک منداڵ سەربەرزیە بۆی شانازی پێوە دەکات کاتێک کە بێتە ماڵەکەی. ئەوەی کە منداڵی ڕاست بێت، ئەوەی منداڵی چەوت نەبێ، چاک بێ، ئەو دەقە دڵی خۆشە کە خزمەتی دایک و باوکی بکە. کاتی هەمووشەوی کوڕەکەت ئەەکەی، هەمووشەوی کچەکەشت بکە. ئەزانی پێغەمبەری خوا چییە فەرمێ صلی الله عليه وسلم، دەفەرمێ إن عليك من الحق أن تعدل بين ولدك كما عليه من الحق أن تبروهم. ئەمە حەقە لەسەر تۆ باوک و دایکی بەڕێز لە نێوان مناڵەکانتدا عەدالەت بی، هەروەکو چۆن ئەوان حەقە لەسەریان کە چاکە لەگەڵ تۆ بکەن، تۆش حەقە لەسەرت، مافە لەسەرت کە لە بینیانە عەدالەت بی. اتقوا الله واعدلوا بين أولادكم. ئەو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، تەقوای خوا بکەن، لە نێوان مناڵەکانتانە عەدالەت بن، دادپەروەر بن، فەرق و سوو مەکەن، چونکە ئەو فەرق و سووە زەرەرێکی زۆری بە کۆمەلگا گەیاندووە. ئیلا مەگەر بڵێم چی کەم ماڵ هەیە خوا ڕەحمی لێ کردبێ، ئیلا هەمووی ئەم تەفرەقی تێکەوتووە بەهۆی کە ڕەفتاری ناشرینی دایک و باوکەکانەوە مناڵەکان حەزیان بە یەکتری نەماوە، برا خوشک حەزیان بە یەکتری نەماوە. ئیلا مەگەر ماڵی خوا ڕەحمی لێ کردبێ زۆر بە کەمی ئەگینا باوکەکان دایکەکان لە نێوان مناڵەکانانە فەرقی زۆر دەکەن. ئەمش بەڕاستی کارەساتی لێ ئەبێتەوە، وای لێ دێت خۆشەویستی لە نێوان ئەو برا خوشکانەدا نامێنێت. سبب ڕئیسەکەیشی زۆرجار باوک و دایکەکەی، هەرچەندە تەمەنیان هەیە، بەڵام عەقڵیان بەوەدا ناشکێ کە ئێمە بۆچی مناڵەکانمان تووشی کێشەکەین. ئەی کاتی خۆی تۆ مناڵ بووی، کاتێکە باوکت باپیرت فلسێ دیناری گێدا بە براکەت بە خوشکەکە، تۆش چاوەڕێت ناگرت بەشی تۆش بدا، ئێ مناڵەکەی تۆش هەروایە بە هەمان شێوە. عەدالەت بن لە نێوان منداڵەکانتانە. وڵا دەڵێ من ناچم بۆ ماڵی کچەکەم، ماڵ زاواکە بێگانەیە، زاوا بێگانەیە، بۆ تۆ ژنە بە دوژمن داوە، زاواکە بێگانەیە. ئەی باشە ئەی بووکەکەت چییە؟ بووکەکەت بێگانە نییە؟ بۆ لەخوا ناترسی؟ بۆ بیرێک لە قسەکانی خۆت ناکەیتەوە هەر کوردوەتەنی بیەوەی بیکوڵێنی دەری ئەبڕیت؟ کوڕەکەت لەگەڵ بێگانەیەکە ئەژی بە حسابی قسەی تۆ کە بووکەکەتە، کچەکەشت لەگەڵ بێگانەیەکە ئەژی کە زاواکەیە. فەرقی چییە؟ هەردوویانە بێگانن، بووکەکەشی بێگانەیە و زاواکەش بێگانەیە. بۆ لای ئەم بێگانە ئەچی، بۆ لای ئەو بێگانە ناچی. ئەمە ئەو پەڕی نەعەدالەتی و زوڵمی تۆ ئەخایەنێت. کەواتە ئاگاداری خۆت بە، کەواتە ئاگاداری خۆت بە، لە خوا بترسە، زوڵم لە هیچیان مەکە. لە سەردانیکردندا عەدالەت بە، ئەوەندەی تواناتەیە بەپێی دوور و نزیکی، بەڵام لە بیریان مەکە و لەگەڵ ئەمە خەوتی مایتەوە لەگەڵ ئەو شاب بمێنەرە و دڵی پێی خۆشە بێ، ئەڵێ دایکمان باوکمان فەرقمان ناکات. زۆر خۆشەوە.